شوخ بردارا وغرقم كيلاغام شوخ بردارا وغرقم كيلاغام ميل بداية وجان ينظر وينكم ميل بداية وينظر وينكم آمين وآمين وآمين مشوشة بمضي وما تكسي حال مخصوصة بەڕێزان و خۆشەویستان ئەو کاتەوە هەموو کاتێکتان باش بۆ بەرنامەی ئەو جارەمان هاتووین بۆ دەڤەری خۆشناوەتی لە دەڤەری خۆشناوەتیش دەچینە گوندە دڵگیرەکەی شکارتە جا خۆشەویستان لەگەڵماندا بن دەچینە ناو گوند بزانین چ دەگوزارێت فەرموو آمين وآمين ويتوي دنيا ودينهم آمين وآمين ويتوي دنيا ودينهم بارتك الزاني وبيك بسالينهم آمين تاقانا قد مرقنا ودينهم آمين وآمين وآمين مشوشة بمدى وماشي ويحال مخصوصة السلام عليكم. عليكم السلام. حال وحالت. تاشي. أحوالك. دور إيه ولا تنشتم ولا تنشتم ولا. بما تنششتم. ولا أتو درب غيداني. درب غيداني. درب غيداني. حال وحالت. الله باشن الحمد لله. نقول كلنا باشن. ساكن. سلامة بياخ. بخير بن صد سوال. سلامة بياخ. خير. والله قلت ما كان شيء أو بكم كورة قلت ما في وركم هالجر هذا. جعلوا بالو خليه وكين دورين لا أردقاي لو شين بينهم الرجل خناقين قال لهم على خوته بباشتره باش نقول شو أكن ليلة والله سناكن شبكين زالين لا مقصدم أي باي أو اللي كنا والله باي شيناينا والله لينا أجر زياد بو أو ديتا أو ليرة أو زويانا عندك أو ابن هنجيري لنا هنجيري خبي أو داتو نكو أو نامي إيش كبي أبش أجر أو مشروعي نبايا أو باش هزنا داتا وندا باش سرساوي أو لسرساوي رابودي لسرساوي راديتها بسر قردي لوي راديتها حوزي لو أردقاشة لو إيرشاديت يعني تأسيسات بهم مالا كان كراه تحصيل لهم مالا ناسيا سم مالي لينا إيريستا والله استا بابزام 16 ماريا لينا بهموش باشا هو كان كيتي بيد سي قديم ليرا هيكل وشتي زور عليه بيش زور قلبارق بو بيش البرزدان قلبارق بو برهنج الفلاحتي بو لو علامه ليرا لدشتي دغرو دانو اشتو هاي كد عالمي زول بو اودان بو شينايو بو اوش اتسونا بتوينا سرو ساوي لويان توتنا كدو ولا بروجو او اشتاني انا كلوين دري باشا ابينم بلى ليرا بس باري وراغي اتسولو داتنا حتى وقتي بيغش دي انجي نش اتسول ماريانا برد لوين دري كبريانا كلوين دري ان توتن بيوا كدو حتى بايزي هجنش الشكاوش خلاص بودات نوح يعني كاتي هاوينان أسونا خواني هاوينان أسونا بتوين أوي زرع زستانش داتنا ويرد شو كزستانان إيرا قرم تربو بنبناربو زاران سروتشاوا كم أودان بود آخری دا أودان بو كسر سروتشاوا كم مالي ليبون باش الليلة زجلا أو هالشيناي أو شتان زار بزار أكن كيسي دخيلي أكري ليرة الرز ودانا ناني للشعب لا والله الرز الأول أواني الرز بون لوين دري دانا أنا وجل زماني لا لحفتها وشارو أوانا أو وقتي داندران لحفتها كان أوش سنينا على الرز إيرة تاخوا قرمة بكالكتري رزينات لا والله أمو كوربونو هو كاريت شيء بزوري يعني عند ديتنم دوسي مال دي كيليبون من أواني ديتنم لو أنا زياتر شيء لبن زوربي عن هرتلينا هاتينا أو منطقة إيرة هو كاركيت سبوكاتي راجو إزراينا هموي هاتي تشكات لا والله وهرتلي وي هاتينا لبا عندي وي بزوري هاتينا ليرة ما إنه صاحب حيوان بدات نيراني الزماريان دينا إيراني ولا صح حيواني بون وقت شش هاتن وقت راجو إزراني لا سريع تشولبو مال هات نيراني بس أو مال هيك ليرنا ما نبرن أو وقت يكا سري محرم أبو
ئێستا ئەلحانەکانی نا ئەوانی لێرەنا 3-4 ماریان لێماینەوەش صاحب حیوان بوون جا لە دات لێرانێ لێرە بوون ئێرانیان لۆوان خۆشتر بوو ئازادەت و مەزالە شیمەنودا بزانم پوریش وەختی خۆ تا چەند هاوکاری تو بووە کو خوا نادوو سێ قسان شەقرەکە وەڵا باب لۆ هەمشت لاوکاریەکە چ بۆ وەختی زەمان وەختی خۆی لۆ با وەرە تەنیشتی وەرە دەی دەی وەختی بتوێنێ وەچە چوێ پشتیان ئەوانیان لۆ بجۆڕە پشتیان بەخوای من سپێ ناوێتری چوەکە دەنگۆرە ئەنگۆش لە بیتوێنێ ئیشوە کرد ئەرێوڵا زیادە خۆش لەوێن دەرێ توتن وەکرد لەوێ ئەرێوڵا توتن نەکردو گورە بە ڕۆژە گورە بە ڕۆژە من توتن بوو لەسەر حیوانیش بووین و توتن گورە بە ڕۆژەش نەکرد گورە بە ڕۆژەش نەکردن حیوان مڕ هەرێ وەڵا حیوان بەخێوەکرد لێرە بەڵێ دی حیوان هەبوو ئەرێوڵا حیوان ئەگەر توتن وەکرد لەوێن دەر ئەچوونەوێن دەر لۆ توتنکردنێ کە پرشت و لەوێن دەر دروستەکرد هەتا تاوانە و با نەداتنەوە ناوە تا پاییزە نەداتینەوە کە هەمشتن کۆ نەکردباوە نانی ناباوە ئازر بۆستان هەنجین زیاتر خواست لەسەر توتنی بوو هۆکارەکەی چی بوو بەس توت نەفرۆشە بە کوڕخۆ توتنش قیمەتی ناکرد ما توتن بەس بە پارەی هەنجین پارەکەی بە قیمەت بوو نەکو فەردە توتنی باتمانی 3 دینار بوو فەردە توتن زۆر گەورەیاندا ئەگەر 3 باتمان دەرەچوو 2 باتمان و 3 باتمان بوو ئەووالا فەردەی ئەکەتە 9 دینارە ئەوش ئەگەر توتنێ چابایە هەنجین 9 دینارەکەی هەنجین بە قیمەت نەبوو بە 9,000 ئەلحان هەبوو باشە لەوێن دەر ئەنگۆ تا چەند هاوکاری وەکردن و توتن و دەگەر پێواکردن و بە هەرەوەز وەکرد ئەو هەرەوەزە هەبوو ئەرێوڵا هەبوو زایۆ بوو یاریەک نەکردو ئەچوین بەنەوبەت بوو هەشەوە ئەیچی بوو خۆزاران ئەوە نەبوو برێ بە پارە بووبی یان بە پارە نەفرت گر بە کرێکار و ئەو شتانە نەبوو دەبووە هەر زبارە یەشی هەر بەزبارە بوو باشە تا چەند ئەو ئافرەتانی قەدیم و ئافرەتانی ئێستا چ زیاوازێکیان نەبینی ئەتو چی هەیەیان ماندی تر بوون ژیانیان چی هەیە ئێلحان ئەوانەکتر بە ئیسراحەتر بەری ئێزۆماندی بووین کو شیلحان نەبوو بەرێوڵا هەمووانی پێش ئیلحانەکانەیە ئیشی قەدیم ئایان کرد بەوانی ئیلحان ناکرد ئەلان باشە هەموو جارێکە یعنی منداڵەشیان پەیدا ئەبوو یان شتێک هەبە ئەگەر ویان گوت بە بڕۆیان لانچون بۆ بژینیان بڕۆ هاوکاریەکەم کە پیاوی هەنجین هاوکاریەکردن یعنی زەمە پیاویانجی لە مارێ نەبوون خۆ لە بەرە و لاولایە پیاوی حانە لە مارێن خۆیانجی لە مارێ نەبوون لە دەشتێ خۆ منداریان شیلحان نەبوون قاردنە منداران بابێت هەر قاردنە مندارم تلۆ بابی ئاگریە نەکلۆ ئەلعانە ئێرە دەگەر ڕێزم و بە تەمەنەکان ئەوانە بڕێکمانی ڕەمزیان ئەمە یعنی دەبی ئەمە نیشانەکان لەوێ لۆ بابی ئاگریێن مندار بەێ دیناوەڵە ماجین کوێ بابی منداران بابی منداران یەکدی نادی خۆ هەر لە دەشتێ بوو زاشوان بوو لە دەشتێ بوون زۆر باشە باشە ئەلعان هەست ناکەی بەوەی کە ئەو پیاوانەی ئەلعان ئەجا لە خۆ ڕابا دەست پێ بکەم ینی منداڵەکانی خۆی بڕواتە بیزاری و یادیتیتم ژنیا لە دوو ڕۆیشتێویش منداڵە لە پشتی هەردا و بە بازاڕیدا ئاڕوا و ئەو شتە هەبوو زەمانی هەنجینە شەرمیانە کرد پیا خۆنجینە نەبووەندە ئەوە بوو منداڵەکە پەیدا بوو بە حتا لە دایک نەبوو بە کەس نازانی ناوڵە هەمشت تا سەبەری دەست ئەلعان هەموو شتا هەندە ڕۆژێ و هەندێ و کچە و هەفتەیە هەندە هەفتەیە حانەکانی ئەمایتی ئەرێن ئازان کوڕیان کچە يا ربي تمنوا دريج سلامتك يا ربي بخير ان شاء الله قرنقوش امشى وشويكا وسوض دوانا امشى وشويكا وسبين دوانا داخذ نفس رجال الكمي وانا لدو البلاوي ودو الفرشانا آمين وآمين وآمين تاخانا خالد والدين وين رازيانا عبد الله ما محمدي تواوا وتقول تبخي وكم ليلة؟ ها؟ وتقول تبخي وكم؟ في مانقايتنا يا ايه؟ أو حيوانية السنة أو أنا بخي وكم ياك إيشي دي كاتني الليلة؟ فش راس باخ طماطة خيار فش هيت هذوك كوجن والله بخوا كاس بيك نبي اشتك نبي والله خوا
بركة معاشنية هيا بركة يا باش خلاص أو باش أنتم ميلي تشم قلت لك أنا مهم واشتك هبي يا ربي خوا بركتي بايتي زيادة أو باسط كده بيتصيح ده باشا ما خوات هذه وقت خوت استكد ليلة وقتي وزمان خو فلا حكينا كيف إيه ما كلنا حتى الشيء على الشمال أديو كوكا كتيش كارتي أتو هرتلي كوكا يشتش كارتي با بيليشنا اللي بوا توا أدي بيليش كارتي لا أدي أيش هرتلي أديو كوكا كاتينا إيه كوكا كاتينا إيه خوان السبكت إيه دي إيه بردوان بقى إيه ستابو ستنا خوان السبكت والله طاشين بلا قدري جنبو ما نبو بخوف براشي والله والعد اللي تربينو ما أنت لا تسمع كلمة بيجي هذا صار بخوف براشي لو هتلي تسيش لبيتين أكل أي شيء خد عادي زور من اللي هتلي بلا بس لا نبو ولا حسينا كده جيرنا كده زمان جيربو بيجي والله عايز بقوم بدرسينه أو عندنا كتبونه فدا في بشراو سيدا عملنا من اللي جوته قال له من اللي زبطتك ده شيء حتى كلامه مريش مثل وتمدانه ممدان خو أو مرة عزالي نكو من بيداك من أبا من بيداك من أبا بيلم بيداك أبا بيلم قبل بيداك لا ولا أو هذا والله طاشيني خو درسي ليك ما أو بيلا جميلة وخو كتينا ودو بيجي هبل بخي وقت كتينا ودو حيواني من بلا سوسن هركر لا شيء فدعت اسمك حالي يعني كله بيجي أما كذا كان بس ما نعرف بجوتي لما نجوتي بو هذا من بودي ذا تذكر فايش اسمك هذا بي طاشيش والله عوج مالكر ليه عوج مالكر أو سمعت خوي فلوس مروا قاعدوتك أو عارفين ذلك المالات فلوس شو هالليلة على إيش الليلة هلا هالليلة أتوش ليلة ما هو أي ليلة ما هو ها لا تروح وثا بلى عايز قول بو أموجة موجود لي على الديش لهالليلة بلى علي دريد عشان شغول برام بس شيء جدا جازناك ده شو أقول ولا الفشل عشان نفت من الحشم دي جلاني حالي بارم بقدر العلني جلاني شم ندي نخواي بزياد بي تيجي سكلنا نخواي بزياد بي علي لبا بيدم جلاني مش عالم برايته صحيح مروه حالي بي ماما شغو ليرة بطاش حاجلي قلت الشيلة دلابة كانت أخواري ربو مرة قلت جري غارينا جري قلت بايش بايش ندعني سنبوا بتلاقوا كل هني الليلة بني هالنلا قلت قتل سندي خوا قلت كون حزنات ذالي قلت أو هي ذالي لابو عربي لا ماما شداش أقول إيه لا حمود والله أمنوع والله وأنا بمسافة أجرها لقيت لاني مالات إيه مالات خير وبركة هذا بخوي هذا قلت شيء كان درس عند خويك كابله زود ساكا ديمو كنت بس با لبوريش برسم زانين أو سراول نوراني ورد درنجة إيه درنجة السلام عليكم. الله حالكم. بسيط. أنتوا سلوبي توصلنا يعني. أنا الله سلوبي توصلنا. أي بعد سلوبي توصلنا تعزلت تسيدي كعزلة. دخل بيبور عنيا. هذه مخرجنا. كجينا كون فيزا. خواكوا. ديكو دنيا. إيه والله أنا ما دانا تيش كل من قلت إني رب منينه. سلوبي يعني عزلات وأجران بوجاندينه وبس بكون. ذا قرب ليرة بنبوع عذرة كم ليرة بنبوع عذرة. جاتوا أجران بوجانديته. جات شاخر يستعذر نبوينا. وناري بوش يجوي بقول خسوا دقرتويتم أو أجر جانا يعني تسي. يعني ناخذ ليرة دام تماما بالويا. أخون بري والله قال لك نبي. إيه. ببخاري كلنا. أي بخواتها. أني ببخاري. بري والله. باشا وقت نقول
ئەلێرە ئەنگۆ چوو بەخێوە کرد ئەنگۆ هەڵمەڕ و بزن و هەبوون هەلمەڕ بزنێ هەبووین ئەچوونە چێندەر ئەچینە سایەوە کارۆخی هەرژانی هەنجی خۆشتر نەبوو لە بەرێ ئێستا وڵا بەرێ وڵا خۆشتر بوو تااقەتم هەبوو لاقم نەدێ ساڵ کەشک نەکردن و دۆینن لێ ئەناو نیسک و ماشن لێ ئەناو مەشک مەژاند و بەفر نەچێشاو ئەی بەفرت نەبردێ لە ئاشی نەداتی لۆ بەفرێ بەرێ وڵا بەفریشمە بردێ لە ئاش لۆ چوو بەکاردینا ئەچوینە بۆ ماستاوی بەس بۆ ماستا بەکاردێنیان بۆ ماستوشتیەوە بەکاردێنێ بۆ ماساوین بەکاردین خوا هێدە خۆنجی کارەبا نەبوون یا ناوڵا کارەبانە کارەبا هەتناسین ئەو صاحب معمەلەکانی چێ بوون فقی علی و مامڕەوف و ڕەوف هەرێ وڵا هەموومە ناسینە چینە وەندەری ئاش وەختینگۆ زمانینگۆ ژن گواستنەوە شتیوە کوو بوو بووچیان مارە ئەکردن و شەوە چیان تورێک لە خۆڕەدا جلچیانە بەر بوو ئەکردنەوە بێتە خانی وەشیل عن نەبوو ئەلان دەبی 3000 بووچە بکەنە خوا بەخوای بابمە هەنجین خۆش وەرئان بێسری عیش هەبووی ڕوت و قوت و سەرکۆت و ملە ڕوت و هەنجیوەنە باشە هەنجین زمانی خۆش ژیان لەسەر مەڕ و بزنی بوو ئەوەی مەڕ و بزنی نەبایەوە بزانە هیچی نەبوو ناوەڵاوی مەڕ بزنی نەبرە باب هیچی نەبوو ئەتوو هەست ناکەی کە ئەو مەڕ و بزنەکەم بوویتەوە بەعام لە هەموو گوندەکان و لە هەموو کوردستان هەست ناکەی بەرەکەتیش نەما بەرەوەڵا العان عاژ نایە چ نایە بەرەوەڵا بەرەکەت بوو تەداخلی سیاسەت مەکەمە با نەژیرەین دێ ئەو ساڵش نێ ساڵش کە هەردێ تلەوەی گەڕێ دەباتینەکە پیرێ ئەربێنیتی کۆ دەگە پیرەی پیرەن ئای بەگنی خوا پێکەوە خەریکی چنە چ بەخێوەکان مەڕ و بزنی بەخێوەکە دوسێ مەڕۆکەنەیە گەڕ چێرە چێ و دانیش با لێت گەڕمە تو خەریش باقر سەر و پێکان پێکەوە ئاگرەکەی خۆشەکەیەوە یان نا تێ بگەم تێ جاری نابی خۆشکەم عیب نەبێ ئێستام جوپە هەڵە دانی بە سەر و پێشکن خوا ئەدی کوونە خۆڕێگی پەنە چێنە خۆ لێرەنینە ئای هەوان لە شەوە ڕەشێ ئەوە تەوەتە بازاڕەکان وا لێرەیە دوای ئادرین بینی خۆم بی ئەی لەبێ دروینم بەرە ئەوێ ئاوێ ئەڕێزمە دەهەنجین سار دەکەمەوە و جیپان هەرە دەمەنا نەخۆ ڕێک دێن ڕێک دێن ئەجا دەبێ باسی جیپانیشن بۆ بکەیت باشکەم چ لە جیپان ئەتوو بەسەتی لە داتی بە دوسەتی لێ ناچێ دەرێ ڕاوەستا سەرەتای دروستبوونی جیپەی کو دروستە کرێ چی هەشیان نە هەمووی بە قیمەترا واللهی جابرێم چی بەڕەواستە چی هە لە هەمووی بەتامترە ناسکترا تەڕات چوچی تێدا بەکاریگرن تەڕات و سیلکە و سەرێت دەستوانم ئەشتێوێ با دوا پرسیارن ئەوە بی وەختی گۆ کوێستانەکانی گۆ چێن دەربوون کارۆک بوو کانلەشان بوو کانە ڕەش بوو وارەمیر بوو بێسەرخێن بوون خولێنە بوو کۆلکە بوو عەلوی بڵێن بانگێڕە بوو سا بوو کەپرە بوو کۆژۆز بوو خەلاص تەواو ئەتوو بەس مەڕ بەخێوەکەیان بزنیش و بەخێوە کرد بەس مەڕ و بەخێوە کرد بوویان بزنیش بوو مەڕ و بزن بوو مەڕم پتر بوو لە بزن یا ڕەبی خوای گەورە ڕزقی هەموو لایەکی بدا و ئەو ماڵە و هەر ئاوەدان بی و خوای گەورە لە پیرەت نەستیری لە پیرەژنێ يلا يا سلطان ويمال ببرزاوة يلا يا سلطان ويمال ببرزاوة بابك البك جاي بدم لرزاوة بابك البك جاي ويبدم لرزاوة آمين وآمين ويامين وديني والله كالداني وفيك مصاريني عامل تاقانا قد مرقت نبيني السلام عليكم. سلام الله بخير. حال وحوالك. دست ما ساكن كوي باشي ساكن الحمد لله. يا اخوا باش بي. اخوا بخير. سلامت بي اخوا. او خريجتي تي. والله خريجتي انا اوش ما كنت عندي او كرز او فسخنو او ميونو. الان او مانجا وقتي متربه وشتي. اري والله وقتي متربو راس بريني. شو تكردياتو؟ لا تحمش لكم كدي الراس دي مكارم هيو. لا شنو الراس دي؟ لا هرتليه. لا هرتليه. هذه أول شيء كرديت تدنا. أو فستخنا سمنا لا رجال شينم. أو بدنك تساندينه بتوصية. لا بدرك تساندينه. إيه. ذا سمنا لا رجال سين مؤمن شان هذا نسيتها. أقدر. بدنك تساندي بيسي تابيته. والله دوري ما قش بيسي. ما قش بيسي. بس أتسيلي وين دريت. أريد. سطة بيته. أريد والله أقدر أعوين يا وده نسيتها باشا. هذه بقى هنزير.
بەپەلە بیتێ ئەوە چیدیکە ئەبیێ بە پەلشە بیتێ و بەڕەشە بیتێ کامیان نازیعترا وەڵای بەڕێیەکان بەڕێیەکان یعنی پەلەکەیە چینی ڕێی دەرکردن هەنجینێک گوازی ئارێ وەڵا ئەرێ وەڵازە هەنجینەکانی گوازینەوە و دەزێکی چێدەین ئەدی مێو مێوی شەرعینشت ئەویش بەپەلە ئەوش بە پەلشینە بیا ڕێیان دەرەکازاچینە چێنین ئەدی چی دیکەتە وەرە پێی لەوانە نەنێ نەمە چەند لە مێژە خەریشی و بازاڕینە وەرە بێدە وەرە ئەدی ئەوە چێ ساندیت ئەوەش هەر فستەقن مێوە و فستەقن ئەوی شین نەبووینەوە باشە هۆکارەکە چێ شین نەبووە لازا نازانم چێوانەک بوون پوچەل بوون باشە تۆ وەکەی لە چێن دەردینی لە بازار یەکڕم لە بازار یەکڕی دەبی هەموو ڕۆژەی ئاودەی هەموو ڕۆژێ نات لەبینی دوسێ ڕۆژە ڕۆژێ ئاوەدەم چ دیکەت کردی لێرە شینای چی دیکەت کردی وەڵا جارەوەی پیوازە و کەرەوزە و ئاوی کۆشکارتە وەڵا ئاوی کەمە بەڵان ئەنهانەوە سارازایتەوە بەڵان چاترا ئەخۆ ئاوی کەمە ئەدی هۆکارەکەی چیان گۆ لە هەرتە لێ ڕەهاتین ئێرە زمانی حکوومەتی هاتنە ئێرە ڕەحەما وەشتی هەشتا سەی هاتین ئێرە وەختی حیوانن هەبوون هەندێک حیوانن هەبوون و هەنجین مەڕی مەرەعانوێر بەجین هات نەکنێ و ئەچوینە ماکۆچی و شوانی وان بوو حیوانی وانیشی مێ بوو حیوانی وان وەکرد کوو بوو کویان نەدانێ یعنی و حیوانە کوولۆ بەخێوەکردن وەڵا جارەوە یعنی بە چ بوو بە پارە بوو وەڵی بە هاوکاری بوو بە هاوکاری بوو چی دیکەنەوە لە باتی بژێوی ژیانی دابی نەکرد ئارێ وەڵا باشە جگەلەوەی کوێستانەکانی گۆ چێن دەربن ئەچونە چێن دەر هەرە وەڵا دا سا و سا سێوەک و کارۆخە و ئەوە بوو زیاتر چی بەخێوەکرێ لێرە وەڵا مانگا و حیوان و هەموو شتێک بەخێوەکرێ لێ وەختی خۆش زیاتر چی بەخێوەکرا لێرە مەڕ و بزن بوو مەڕ و بزن بوو مەڕ هەیرە هەمووی نەبوو ساحب مەڕ هەمووی تێ ساحب مەڕ بوو ئەزانی لە ساڵی چەند هاتی شکارتەی هەشتا و سێی هاتی پێش هەشتا سێی لە هەرتە لێ بوون ئەرێ وەڵا وەیە باشە کووە ئاوەدانی لێ نبینم هەرە بینیم 15 ماڵ 20 ماڵەشی لێ هۆکارەکەی چییە ئیکاک هەموو ڕۆیشتن ئەدارێ هەرتەلیەکان هەرچی وانە بوو ڕۆیشتە خوارێ و ئەمەش اختیدارن نەبوو ڕۆین و ئاوەدان نەبوو تۆ باشە بە شوێنەواری خانی قەدیمی زۆرا لێنە پێچی شکارتە قەڵەباڵغ بوو زۆر قەڵەباڵغ دەوری چەند ماڵەشی لێ بوو دیگە شکارتەی بوو بە ناوی ئەو شکارتەی کرایتەوە ئەرێ وەڵا بە ناوی ئێرە کرایتەوە ئەدی کانیەکانی ئێرە هیچی لێ ئەو ئاوەی لە چێن دەدین سەرچاوی ئاو لە چێن دەربۆ دێ وەڵا ئاون لە مزگەفتێ دینا بۆ خواردنەوە نەخۆ ئاون نەبوو تا بەڵان تاوانەکان بۆ ڕاشاینە و ئاوە ئاو لە سەر چای بۆ دێ ئەرێ وەڵا عان لەسەر چای ڕابۆ دێ مەشروع بووان ئەرێ وەڵا یعنی شینای شتیوە لێرە ناکەن نا ئاوی با هەندێک لێ ئەگەر باوەکەی نییە گەر لە ماڵێ زیاد بیان دەشی ئەو کەرە زوشتەی پێوە دەین و تا چەند لە گوندەکەی خۆت مرتاحی وەڵا تا باشە عیبینە لە خوای بە زیاد بی دەگەر یە ڕۆی دەگەر گوندی زەرینی عیبی چیە گوندی عیبینە لە خوای بە زیاد بی ئەرێ وەڵا چاکە جەماعەتی لێکرێن لێرە ئەرێ وەڵا لە خوای بە زیاد بی جەماعەتیشی لێکرێن ئەرێ وەڵا جەماعەتە و جوعمەیە هەمووی لێکرێن یا ڕەبی ئەو گوندە و هەر ئاوەدامی گوندە خوا تۆفیقی دا ڕەبی بەخێرێ آمين وآمين ويتوي دنيا ودينهم آمين وآمين ويتوي دنيا ودينهم باسك الزاني وبيك برسالينهم آمين تاخانا قد مرقنا ودينهم آمين وآمين وآمين بشوشة بمدى وماشي وحال مخشوشة السلام عليكم. عليكم السلام ورحمة الله بخير. باشي فوري أحوالك ولا تنشتمن. حال أحوالك. لخوي بس قاعد بيكون باشن. يا أخوة بخير. أول شيء مريشتي خومالية كربابي خومالية. أوف تامي جوازة. أري والله بأقريو إيه خوماليو. إيه. أري والله. هذه أمريش كان إستال بازاري هنا. تجاوز شان هي اللي كرت سنينة. أمن إغلى باري خو بيمنا آخري. أو أتو بس مريش خومال والله. أري والله.
أتو منزل على رداني أو منزل على تكيها أو أرسلك بمولى إيه لخواي بزياد بي لخواي جوري بزياد بي لخوا بخيري مع السرير السرداني إيه وخو ماريا إيه تبرم تاچەند خواردە کوردەواری کام بەکاردینی وەک والله هەتا کوردەواری هەبن ئیدی ناخۆی ئارێ والله پیرەوای چاکە هەموو جارێ پیرەوارە چن بۆ فەرقی پێ ناکە ئەدی دۆینە و ئەو شتانەی بۆ لێنەی والله جاگەر هەبی لێنەین و ئەگەر نەژبی بۆ خۆن ئەگەر نەکڕین نیتن هەر دەبی وەختە ئەگەر هەبی لێنێ ئەرێ والله ئەرێ والله ئانەدی کابرای واگۆی کەباب نەبی ناخۆم کەبابیش نییە ئەگەر نەبی ناخۆ ئەرێ والله ئەرێ والله خواردنانە گوتت چ جیاوازیەکیان هەیە دەگەر ئەوانەی بازاڕی والله جاوە بۆ خۆیان بەخێوەکەی بۆ خۆیان بەخێوەکەی خۆماریە ئەو مەسلەحەی بیست دەرمانیە درێتێ بیست ئەشتی خەرابیە درێتێ یەک وانەشی دانێ ئێستچیوەچی ئەو کتریە ڕەشە بن کو خۆماری و ئێدیکا ئەوەینا حەزەکەی مانگەچەی دانێ قەتی ئێستی چی ڕەز نابن ئەرێ والله ئەجا بە تایبەتی بە دارامی جیاوازیە وان ئەرێ والله ئەرێ والله هەموو شتێک بە داران خۆشترە باشە وەختی خۆ ئەنگۆ هەموو شتێک و بە داران بوو ئەرێ والله هەموو شت والله هیجا گۆشتەکی وە بینەکولی بە غازی ڕوونەکولی بە داران خۆشتریشە و ساتریشە کولی دەرەمارۆرە بەرامبەری کانی قوڕێ وەختی لیفکە شۆر و گەردەن زەرد و سەر بە زێردانشتی لە شایە داوەت و دیلان و سەیرانە بەوێ ئێوارێ ئەجا کاچە من لە گەردەن زەرد و لیفکە شۆرە ڕابمینە لەنا ئەوێ داوەت و شانەشینە لە شارەکەی ڕەوان دزێ ئەجا دەرم حەیران حەیرانە دەست لە گوەردانێ دوو دریە خۆشەویست دەردەچی گەلایە گرانە كان بميا سبيان حيرا لسبيل لسبيل جاي سرخاني تاوشي ليدم دقتا يباراني لم نقزة تمنى ببايا السماء نبت الكوتش باراني أجداد الرزايا دراي قيمة كابانا مار سلام ليك ريار قل عيد زت السلام زاراني لمن ورنا قلت لينا دم قيارة ورق ليار منو بردا خلوصي لمن عيد زيار برس باري سلامة لتوبي لاوا حيد زمادنا سبارة بساوية سنسارة قورة كتسم سبارة بساوية يغسير دمارة باب دانشتي ممارران برادون هواري لشي زورة كندي خم جلب وقوتيان أولا ولو خود قلت يا ولاد غانا دو ياري دي كي زيادة بسرت وقلتينا أديكو عادز نبم سارة بسارة حب سارة سبارة بساوية وقورة كتسم يغسير دمارة بابي دانشتي السلام عليكم. السلام سرتان بلاش ماشي خير بي سرتان زور بخير خير بي سرتان ئەو زۆر ماندی چ لە گۆڕینی برا گەورەنە خی گەورە ئەو ماڵە چاوان هەر بۆ ئاوەدان کە بەڕاستی ئەوڕۆ ئەزیەتماندان زیێدنیان برا گەورەنە بە خێر بێن سەر هەردووک چاوان سەلامەت بیاخوا باشە ئەنگۆ خواردنی حسابی چەند نەفەرانتان کردیە وەڵاهی حسابی زۆران ناکردیە هەمووش نەهاتینە حسابی دە نەفەران ناکردیە باشە ئەنگۆ ئەو عادەت و تەقالیدی قەدیمان ئەگەر وە بۆ ئەگەر کۆڕێک با کۆبوونەوەک با یعنی لە شوێنێکی کۆبووبانەوە هەموو گوندیان بانگە کرد ئەو عادەتە لە گوندی گۆمایە هەرمایە بەس ئێستا خەڵکەکە کەم دێها نەخۆ ئەو ڕوون بە مامۆستاشن گۆها نەهاتن نەخۆرێ وەڵا جیران و خزمیە خۆبانگەکەین
بەس ئەوڕۆ تۆزە کە ناوە خەد و ئەبێوانەک بووین بێسەلا بووین بەخوای ئەزا ئەمەش پێمان باش بوو بۆ جومعی بە بەس چ بوو لەبەر چ بوو چکە کەش و هەواکە لەبەر نەبوو مانجی ڕەمەزانی پیرۆزیش نزیک بوو بووە لەبەر هەندێک هاتین ئەو ڕۆبوونی ئەزیەت بۆنگۆ وەڵاهی قوڕام کردیە و گۆشتن لێ نایە و برنجە و ترشن لێ نایە و گۆشتی حەیوانی و ئەرێ وەڵا ئەوەش گۆشتی مریشتێ قڕا ناکردیە بەڕاستی دەست و خۆش بی و ماندوو نەبن خوای گەورە ئەو ماڵە و هەر بۆ ئاوەدانکە بەڕاستی ئەو ڕۆبوونی ئەزیەت بوو ئەزیەت نییە خوا بەخێرێنە سەر چاوان زۆر بەخێرێن سەلامەت بیا ئەزیەت نییە ئەزیەتی چ خۆشی من ئەدی ئەتو تا چەند هاوکاریت کردی ئەوڕۆ وەڵا لە بەیانی وە هاتیمە گۆشتم گەڵ سەر و بەر کردی و شیشتم لەگەڵ لێ نایە و چ دەبیەوی والله واژنی ئامۆزامە ئارێ وڵا جیرانیشین و هاوکاریەکەکەین و باش ئەنگۆ لە گوندی ئەگەر یەکێک هەبی یان بۆنێک ئاهەنگێک تا چەند هاوکاریەک دێ وڵا زۆر هاوکاریک ئارێ وڵا پێکەوە هاوکاریەکەکەی لە نانی بی لە ئاهەنگ بی لە هەمووی شەچی لە شین و شایی هەمووشتی پێکەوەینە ئیشاڵڵا لە هەموو شە پێکەوە بین ئەجا ئەگەر دیام تەلەفۆنی بۆ کردی چت پێ گوتت ئەوە دێم هاوکاری دەکەم ئیشاڵڵا لە خزمەتدام دێم یارمەتی تەدەم باشە ئەو خواردنە کوردەواریانە ئەو خواردنانە تا چەند ئافرەتەکان شارەزاییان لێ هەیە بە تەمەنەکان فێر بووینە کو فێر بووینە وەڵای تێگچکەینە فێر بووینە نازانم هەموو ئارێ وەڵا ساحب حەیوان بووینە شتن لێ ئەنا و گۆشت ئی زۆر بوو لێنە ناسەر و بەر نەکردو کفتە نەکردن و ئاپراق نەکردن و جیپە نەکردن و ئەو شتان هەمووشت بەکاردنی ئەشتەی کوردەواری قوڕاو نەکردو ئارێ وەڵا جا گۆشتی حەیوانیە و ماستە عیبنەبی تێچە دەیە دەکەی قوڕا و ئەوە هەش جاتری خۆماڵێتێن کردیە ئارێ وەڵا وەڵای جام بە سێتەر شێواز لێندرێ بە قوڕا لێندرێ ئیوەی لێ ئەنەی ئەیکەی کفتەی گەنمی باشە يعني مقصد بله قراو با اوش لي اندري با گوشت مریشی لي اندري هي عري والله هيا بس بي حيواني بتامتر نخوري والله بيج لي اندري سناك وجريت بينوي كيك يعني گوشتي حيواني كامل جيسك بي يعني والله هتا بكري حيواني خوشت جيسك ناسك تركاور ايش تاني خوشه بس ايديش عيبيني اويش خوشه بو بس وكوا ايوي خوشت أري والله يا خوا بخير بن سرتان قدن خوش وعذابي برا قوري خوا بخير سرتان زور بخير أو رو أزيت عندك أزيدني بخير بين سرتان نمونه وزوجته إن شاء الله خوا يقول بركة بختماره زور بخير دستو خوش بي السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. حال وحالتك كوا؟ أهلا قاي بزاف عيب منيا. أتو خريجي سيلة قندي؟ ولا خريجي حمد السنة إخوانا. حد جانا كمو حد قاي باريمو هيك دينا. نتوي عزي؟ إن شاء الله. توي؟ إن شاء الله. خواي قوري قبولك يربي إن شاء الله. آمين آمين خوي. أنا وين بكلك دي؟ الله زي إن شاء الله كان بقربان البو. لما يجي لقندي تبوري؟ ليه لشكاتي؟ أري والله رولا لما يجي لقندي ما أري والله مزانا تمسعر بي أري والله تي. هذه تيش وقت ليرة؟ الحيوان داربوين؟ إيه. جنام حيوان داربوين رولا.
نانا كردو شيونا كردو ميوانا برا كردو إيه ما شو عن برا كردو أما شيلو هذه شوستان أتونا شندر جو تني كاروخ أتونا كاروخي تني كاروخي بفرنا شاشة وبيرنا كردو بني نبستيو تو مروا بزنوا بخيوكت مروا بزنوا بخيوكت باشا وقت خوليرة جنقواسنا وكوبو بوري كويانا قواستوا بتسيبوا بسواري أسبيبوا بتيانا قواستوا السواري حسبيبو إيه حسب نابو حسبانا ما ينبع ما ينبع إيه ما ينبع إيه عتوا ظالم من ظالم إيه لبو ما ينبع بشايا وقواندو هلا الحين كانش الآن سليات يا تزياوازك هي قديم وإستا والله إذا نخش تربول الحين خوا أعرف والله بقواصة دور أنا شايا كرا تابو قدات الآن سنا دم شيء رسمانة قالوا إيش يدينا خوا إذا دنيا هذه أجر خشكت نبا يعني خشي نبا يعني بزحمتي الجن ودا سناكت كابرة أي والله إذا داران شن بشري برنا والله شن ما سناكت ببارة نبو ببارة أنا شن بخوراينا أرين بخوراينا بلا سرباري أنا من باري قدام ترى خوا أجي والله زال عم بارش تشاشي أخذنا أنا مريم زاراني عند صدر كوكا بواك إنه رينا كردن العالج دبي سهل لبعد بيش خاني دبي بكري خاني بكري مرضى بدري بس مرزم زرتو سقنا وبس مرزم هلا وهي باشا شنو هنجن ما عندي تربياني أنا عم ما عندي تربياني والله أنا واري أبصين بأقرب السن نزعم على نقولي مش عجولي بوزا نزعم تاسن دراستا أقدر منادي مريم نزعم مزاران هم يشكدنوا أنا شيء لكن ألعن عند بي بس عارفيش ناني بكن نبنا ناكله أما بتاعتي من ناكل من داري شمهبو ميواني شمهبو بتاعتي شمنا ناكل ألعن عند بي عارفين ذكر خروة كان أتانا ناكله شو بخوناكل توتنشتي ومناكل لا والله ما توتن قطنا كده توتن يعني الشيناء وشتي ومناكل لا والله بس مردار بوي بس مردار يعني مرداري خوش نبو والله يا مشاقات بو يبا خوش براي بمشاقات بو مشاقتها كيف تربو لخوش خوش ما بين نبو لبار مشاقته يعني اقول نبو تيدا مشغول لا والله او حسين وشي محمد وكيبو ولدو كاري ولدو بزنه ولدو غاره تاقني علي هذه اوش كارتلوها تسول يعني برواتها بها مكاولة خانية لنا وقت خويتي زوري قرب على ابو بيرة إذا سبكين رول الصوم على مكا مروا مرات ما سبكين تبي إيش تشيل اللي خوبين مروا مرات ما عايش لينيا لسه تساوي نبي أون بونا مثلا يا ربي تمندريش بي قربان يا ربي خواي قورا ما تدري همولا شبي إيمان ذهبي خوايا إيمان ذهبي همولا شي إن شاء الله آمين الله آمين دست خوش بپوره
حاڵ و ئەحواڵەتکۆ یاخوا بە خێرێن سەر چاوم بۆ کەناڵی کەتان چاوەکەم ئەگەر لێت پرسمەت و مختاری گوندی ئێرەی وایە ئیشکارتەی ناوی شکارتی لێ چیوە هاتە شکارتە ئەڵێن لە وەختی خۆیان کەمە گەنمیان کردیە گوتیان شکارتەکەم کردیە لەوەم زانیە لە ساڵی چەند شکارتە ئاوادان کرایتەوە شکارتە لە ساڵی چەند ئاوادان کرایتەوە هەر قەدیم ئاوادان بووە هەر لێرە بۆ شکارت هەر لە قەدیم لێرە ئەو مجەمەعا بە ناوی ئەو شکارتەیە چەند ماڵی لێ ئێستا ئێستا تقریبان 20 ماڵ پێشی چەندی لێ بوو پێشی وڵات 45-50 لێ بووە ئەوانەی لێرەنە ئەوانەی لە ناو شکارتەینە هەمویان خۆش ناون بەڵێ هەموو خۆش ناون باشە دیتم لە ناگوندی هەندێک خەڵکی دیکەم دی هەرتەلیشی لێبوون هۆکارەکەی چییە هەرتەلی هاتینە ئێرە ڕاگوێزراینە ناوەڵە هەر لە قەدیم و لێرە بووین ئەوە هەمووی ساحب حیوان وانە بووین بەهۆی ئەوەندە هاتینە ئەدی بژێوی ژیان و لەسەر چییە خەڵکی شکارتەی خەریکی چییە کاسپیان چییە وەڵاهی بژێوی ژیانیان ئەوەلی هەر هەموو کەمەک نەبی هەموو ساحب حیوان بوون تێگەیشتی ئێستاش وەتی ئەو مجەمەعاتی مەڕ و ماڵاتەکان کەم بووە لەبەرەوەی مەڕعان نەما شوێن نەما ئێستا بژێوی ژیانیان هەندێکیان حیوان دەئەرن و هەندێکیان معاش خۆرن و هەندێکیان پێشمەرگەن و هەندێکیان فەرمان بەرن و ئەو هاڕاو شکارتە ئەکەویتە مەعبەینی گوندی کوێ چادەورەکان کەویتە بەینی سەر و چاوە و ئەنگۆز و ئەندێک و بێتواتە و دواوە لەناو هەمانە بۆکو پرۆژەی خزمەت گوزاری چی بۆ کرا چی بۆ نەکرا وەڵای پرۆژەی خزمەت گوزاری مەکتەب نابۆ کرایە جادە نابۆ کرایە جادەی چاوڕێژ هەروە بێتەوە پرۆژێ ئاوێش نابۆ کرایە ئاوەکە بەڕاستی بلیمەتە ئەدی قوتابخانە خوێنی تێدا ئەکرێ ناوەڵای جات تەلەبە نەمان و گەنجەکە هێک لێ نەمان و پیرەکانی جارشکە منداڵ نابنەوە ئەدی ئەسنە شێ دەرەگا قۆناغی خوێندن و خوێندنی ئێستا عیش کارتەی دەستەکەت خۆش بی یاخوا بەخێرێن لە کۆتاییدا چیت هەیە لە کۆتاییمدا بەخێراتنی کەناڵەکەەوە کەم زۆ سپاس و کەم بەخێرن کە ئێمەتان بەسەر کردیتەوە بەڕێزان خۆشەویستان هەتا لە ناو گوند بین بێزار نابین هەتا لەکن خزمانی شکارتە بین و لە خۆشناوەتی بین بێزار نابین بەڵام عادەت و تەقالیدی بەرنامەکەی هەر ئەوەندە ڕێگامان پێدا پێمان خۆش بوو زیاتر لەگەڵیان بدوێین شتە جوانەکان زیاتر نمایشکەین کاتی بەرنامەکەی هەر ئەوەندە ڕێگای پێداین لێرەوە دەڵێم زۆر سپاس بۆ خۆشناوەتی زۆر سپاس بۆ خەڵکی گوند بەڕاستی ئەوڕۆ ماندوومان کردن ئەرشیان کێشا خۆشەویستان و بەڕێزان بەرنامەی ئەو جارەشمان لە دۆڕی خۆشناوەتی لە شکارتە کۆتایی هات تا بەرنامەیەکی تر و شوێنێکی تر بەخوای گەورەتان دەست پێرم خواتان لەگەڵ
جنابك